ئازیزان و خۆشەویستان لە کەناڵی هیواوە لەگەڵتانین. من شەماڵ عەلیم هاوکارم هیوا عومەر لەگەڵ منە و میوانێکی ئازیز بۆ بەرنامەی ئەمڕۆمان ئامادەیە. کاک هەردیمێت لە فەڕەنساوە، کاک هەردی دکتۆرای هەیە لە زانستە سیاسیەکانە، لە بەشی زانستە سیاسیەکانی زانکۆی سۆربۆن لە پاریس دەرجەڵێتەوە. ئەمڕۆ بۆ ئێمەیە بۆ باسێک لەگەڵ ئێمەیە بۆ لێکدانەوە سەبارەت بە ڕووداوەکانی فەڕەنسا و سەبارەت بە پێکدادانەکانی ئیسلامی سیاسی و دەوڵەتەکانی غەرب لەمڕۆدا. پرسیاری ئێمە ئێستا ئەوەی هێزە دەرگیرەکان و بەڕاستی کاریگەریەکانی ئەم ململانەیە کاریگەری و مەترسیەکانی چین و ئێمە چۆن چی بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم کاریگەریانە بینەوە، چ ڕێگایەک بگرین؟ هیوا پێم وایە تۆ لەم بابەتەوە قسەیەکت هەبوو، فەرموو. نەڕاستیە لەبارەی ئەگەر تێگەیشتن پرسیارەکە لەبارەیەوەی کە چۆن ڕوبەڕووی ببینەوە، من پێم وایە هەر لە سەرەتاوە ئەگەر سیر بکەین باڵێن ئەو هاوپەیمانەتیانەی کە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی ڕاگەیاندرا بە ناوی هاوپەیمانەتی ڕوبەڕووبوونەوەی داعش، ئەگەر سەری دوایین هاوپەیمانەتی بکەین و ئەو بەرنامانەی کە لە ئاستی ناوەخۆی با بڵێن لە هەرێمی کوردستانە و لە وڵاتانی تر لە ڕاستیە بینیمان، بەگشتی بەرنمەیەک بۆ هەر هەمووی شەڕی داعش کورت کرابەوە لە شەڕێکی سەربازی لە ڕاستیە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی ناتۆ وڵاتانی تریشی تێدا بووم. تەمان ئەوەی جەنابەت باس کرد بەشێکی تریشی ئەوە بوو لە ڕاستیە لە ڕێگای ئەم شەڕانەوە و ئەم بارودۆخی کە دروست کرا جارێکی تر من پێم وایە تەرکیزکردن بوو لەسەر گۆڕینی جوگرافیای قەیران لە ئاستی سیستەمی سەرمایه‌داری. بۆ من پێم وایە لەو فەهمەی کرا کە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەوەی پێدەوترێ هێزی کۆمەلگای نێودەوڵەتی و ڕۆڵی دەوڵەت لە ڕاستیە، من پێم وایە شەڕی داعش تەنیات کورت کرایەوە لە شەڕێکی سەربازی و لە شەڕی خەندەق و ڕوبەڕووبوونەوەی سەربازی بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش تا بە ئێستا ئێمە ئەوە لەم ماوەیە جاریشتر هەڕەشەکانی داعش زۆر بەڕوونی ئێستا لە کەرکووک و لە ناوچە چێشە لەسەرەکان بەڕوونی لەسەر لە ڕاستی هەرێمی کوردستان دەبینین. یعنی وا نەزانین ئێستا ئەم هەڕەشەیە کە لە فەڕەنسا لە ڕاستی هەڕەشەیە کە تەنیا لە یەک بقعەیەکی جوگرافی دیاریکرا ڕوودەدا. ڕۆژانە ئێمە ئێستا داعش لە هەرێمی کوردستانە و لەسەر سورونەکانە پەلاماری خەڵک دەداتن. هەر لە سەرتاوە لە ڕاستیە یعنی هێزە چەپەکانم تێگەیشتیان دەکە ئەم شەڕی دەکرێت لە ڕاستیە کە دەوڵەت ئەمڕۆ هێزی بەدەستەوەیە و ئیمکانیەتی هەیە ئەم شەڕە بەم جۆرە ناکرێت شەڕی داعش کورد بکرێتەوە لە ئاستی سەربازی. من پێم وایە ئەم شەڕە بۆ خۆی شەڕێکە لە ئاستی ینی بە پلەی یەکەم شەڕێکی ئابووری دابراونی لە شەڕێکی چینایەتی و لە ڕاستیە دابراو نییە لەو ڕۆڵەی ئێستا و لەو تێگەیشتنی ئێستا کە لە ناوەندەکانی زانکۆوە لە جیهانە لە ڕاستیە جارش کە قسە لەسەر پێداچونەوە بە ڕۆڵی دەوڵەت دەکەین و لەم کورتێنانەی سیستەمی سەرمایه‌داری لە مەسەلەی لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانەوە هێنایت ئەوەی جەنابەت باس کرد شەماڵ کە بە دوای خۆیە وارەوایە دکتۆر باسی کرد کە پەراوێزیی لە کۆمەلگا دروست کردووە کە زۆرینەیەکی لە ڕاستیە هەژاری دروست کردووە و جۆرێک لە کۆمەلگای بەدیلەیە. من پێم وایە لەم چوارچێوەیەدا و ئەمە لە ڕاستیە پێویستی بە ئەم ینی بەو تێگەیشتنی کە ئێمە بەپێ هەر بارودۆخێکە و لەم بارودۆخە من پێم وایە وەزیفەی هێزە چەپ و کۆمەنیستەکان لە ڕۆژ ئاوایە جیاوازە. من پێم وایە لەگەرەوەی کە لە خۆر ئاوا دەبرێ ئەمە ڕەشەی لەسەر فەڕەنسا لە ڕاستیە لە ئاستێکە لە وڵاتانی ئەوروپی لە ئاستێکە و لە مەسەلەی هەڕەشەی ئیسلامی سیاسی لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیە لە ئاستێکی ترەوە هەڕەشەیەکی دەستە و یەخەیە و تەنانەت ئەوە ئێمە دەیبینین تەنە ئەمە لە ڕاستی ئەم هەڕەشە پڕیوەتەوە سەر مەسەلەی هەڕەشەیەکی زۆر گەورەبی لەسەر بابەتی ئازادی ڕادەربڕین. ئەمە یەکێکە لەو بابەتانی من پێم وایە لە دەرەوەی ئەو سیاقە نییە کە ئێستا باز لە زەرورەتی با بڵێن خۆ پێشکەشکردنی وەکو بەدیل و لە دەرەوەی ئەم سیاقە نییە کە باز لەوە دەکرێت کە دەسەڵاتێکی تر و ژیانێکی تر و کۆمەلگایشتر لە ڕاستیە ممچینە و لە ئارادایە و ئەگەریە. من پێم وایە شەڕە سەردەکێشێ بەوەی فراوان بێتنەوە بەداخەوە من تا بە ئێستا ئەوەی دەیبینم هێزێکی کۆمەڵایەتی سیاسی بە مانایەکی تر کە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ئامادە بێ وەکو بەدیل خۆی یعنی وەکو بەدیل خۆی تەرح بکە ڕوبەڕووی ئەم سیستەمە سیاسە بێتەوە بەداخۆ تا بە ئێستا لەم ئاسانیە کە تو پێ دوابێکە
دەتوانێت گۆڕانکاری بکاتن تەنیا لەو ئاستەیە کە ئێمە باز لە تعدیلات دەکەن ناو خودی سیستەمەکە ئەویش ئەوێ لە ڕاستیە کە دەبێت وەزیفەی دەوڵەت گۆڕانکاری جەوەری بەسەردا بێندرێ ئەوەی پێدەوترێ گەشەپێدان و تەنمیە بەمانایەکی گشتی لە ڕاستیە دەست پێ بکاتەوە لەبیرتان نەچێت لە ڕاستی ئەوەی دکتۆر باسی کرد کە لەسەر مەسلەی فەڕەنسا ئەمە ئێستا لە کوردستانەوە ئێستا حملەی گەورە چەپەکان بەڕێوە دەبن لەسەر مەسلەی هەموو کەرتەکان درا بە کەرتی تایبەت من پێم وایە لە کوردستان ئیسلامی سیاسی ئەم جارە هەموو مؤشرەکان پێمان دەێن لە ڕاستی لە گەشت سندندایە ڕەنگە ئەمڕۆ لە فۆرمێکی سیاسی لەناو کۆمەڵ و یەکگرتو خۆی ڕێک نەخست بێ بەڵام بەمانەی ئەوە نییە بەیانی لە هەڵبژاردن دێ هەڵو مەرجێ گۆڕانکاری بەسەردادێ لە ڕاستیە ئەمە ناتێ پێچوو وەکو بەدیل خۆی تەرح ناکاتن ینی وەزعی کوردستان لە دۆخێکایە شماڵ ینی من ئەمان پرسیاران بۆ هەردوو ڕاستی جێگای بیرکردنەوەیە یعنی ئەم دۆخی باردۆخی ئێستا لە دۆخێکایە ئەمە وەکو پرسیار و تەوەر ینی پێشکەشیەکان یعنی ئەگەر لە وەزعی کوردستان و ئێمە سەیری بکەین ینی بینە سەر ئەم بەشە بەداخەوە وەزعی کوردستان لە دۆخێکایە دەسەڵاتی پارتویەکێتی چۆن گەویشت لە چه ئاستێکە گەویشتن بە بنبەست و بە شکست بەڵام ئێستا ئیسلامی سیاسی خۆی بە بەدیل بۆ پارتیوێکێتی تەرحەکە یعنی تو سیر بکە لەم ژینگەیە کە چی دروستەکە چی دەکاتە با بڵێن چی دەکاتە باڵادەست و دوجار بەدیلی ئەویش ئێستا ئەمڕۆ چیە بێ ئەمە لە ڕاستی پرسیارێکە پێویستی بە گفتوگۆ و من پێم وایە تێگەیشتن و مناقەشەی زۆر هەڵدەگرێت بڕام من بۆ خۆم سەرنجم هەیە لەسەرەوە بابەتە بەڵام بەر لەوە من پێم خۆشە پێشەوە بچینەوە بۆ کوردستان جارێ قسە لەسەر لە فەڕەنسایە دەنگ و باشیە ینی من پێم خۆشە کاکردی لەو بابەتەوە باسمان بۆ بکە بەتایبەت چەپەکانی فەڕەنسا لەسەر ئەم دۆخاڵێن چی ینی ئایا مەسەلەن نەقشەیەکی دیاریکراو هەیە بە هەڕەشەیەکی ێزانن ئایا مەسەلەن پرسیارێکی کەژەوە بێ ئایا ماکرۆن بەڕاستی هەڵوێستێکە گرتوێتی چکەوەمان بیر نەچێت ڕاستە هەڵوێت ئیسلامی سیاسی لە مسلمانان دوور خاتەوە بەڵام ئەو دانیش یەکەمی تەسریحی وتی ئیسلام لە ئەزمەیە یعنی ئەمە بە جۆرە لە جۆرەکانەکرێ وەکو هەوڵێک نەک بۆ دەرکێشانی مسلمانان گوایە لە ژێر باڵی ئیسلامی سیاسی وەکو هەوڵێک بۆ کۆکردنەوەی لایەنگرانی کچەکەی بڵێن ماری لۆپین بێ بەڕاستی ئەو خەڵکانەی کە ڕاستڕە و دژمن بە مسلمانان و ئەوانن بۆی ئەوانە دەوری خۆیان کۆکاتەوە من شخصەن وایە بینم کاکردێڵی چی حەزەکەم لە خاڵی کۆتایی دەست پێ بکەم وردەسمە سەرەوانی تر بەڕاستی کۆمەڵی بیرۆکان خێرام لا دروست بوو ئەمێ وەڵامیان بەمەوە بە خێرایی کە بەرنامەکە وقتمان کورتە بێگومان گوتارەکانی ماکرۆن و ئەم هەوڵانەیەکی ئێستا لەم کۆتایانە گرتوتێ بەرس لە هەمبەر ئیسلامی سیاسی پەیوەندی بە گرەوە سیاسی و هەڵبژاردنەکانی ناوخۆ هەیە ینی گومانی تێدا نییە ئەم کارانی کە ئەو ئێستاییکە بەشێکە لە دۆخی سیاسی یان دینامیکی سیاسی ناوەوەی فەڕەنسا چکە لە هەمبەر ماکرۆن ئەمڕۆ ئەو حزبێکی بۆ بەهێزترەوە شانسیەوەی هەیە بێتە لە خولی یەکەم و دووەم ململانێ لەگەڵ ماکرۆنا بکە ماغی لۆپێنەوەتە بەرەین نیشتیمانی فەڕەنسی کە پارتیی ڕاستڕەوی تومڕەوە و لە ڕاستیدا هیچ نەبێت لە ڕووی ئەعلامیەوەوان واخوایان شاردن کە دیژی ئیسلامی سیاسی و ئەمانە هەرچەندە من پێم وایە لە ژێرەوەوان خوددەستێکی باڵایان هەبوون بە تایبەتی لە ساڵی 80 ئەمانە لە برەودان بەم زاوتە لە دەرەوەی خۆراوە بێگومان ئەم ڕاهەندە هەیە من نابی ئەم ڕاهەندە فرامۆشکرێ نادیدە بکرێ بە گرنگی پێ بدرێت بێگومان وەکو گوتم دینامیکی سیاسی هەیە لە ناوەی فەڕەنسا ناو خودی فەڕەنسەکە حزب فەڕەنسیەکان خۆیان کە بەش ئەم بەم ئاقارەمانە بە ئاقاری ڕخستنەوەی کایی مسلمانان و لێدان لە ئیسلامی سیاسی ئەمانە بەڵام پرسە جەوهرەکە ئەوەیە کە بەڕاستی وەکوگوتمان جەنابەت ئیشارەت پێدا کاکتیوا ژەربووها چۆن چارەسەری ئەو زمینەیە سازیە بکرێ چۆن ڕۆبەڕووی ئەو زمینە سازیە بکرێت کە ئەمڕۆ ئەو دۆخە بکرێت کە تایدا ئیسلامی سیاسی ئەوها خۆی وەکو ئاکتەرێک قوتەوە کردووە و توانای ئەوەی هەیە بە زمان گیر و گرفتەکان کە گیرگرفتی کۆمەڵایەتین ئابوورین چینایەتین دەستگاین ئەو بە زمانیشی تر هۆریانەگەڕێ بە زمانی ئەیکاتە سەر لە سەرزەمینی خۆیان دووری خاتەوە کاتە سەرزەمینی ئاینی سەرزەمینی ناویچێم ڕگەسپەرشتی شتگەلێک کە بەڕاستی وانە شتەکان بۆچی ئیسلامی سیاسی لەمەدا سەرکەوتووە و چۆن ڕێ لەمە بژیرێ کاریشی وا بکرێت ئیسلامی سیاسی کەڵکیشی خراپ سودی ئیستیفادە لەم دۆخانەکە بە قەناعەتی من کۆمەڵی هەنگاوی
کۆمەڵایەتی سۆسیۆلۆژی گرنگ هەن ئەبێ بنرێن ئەمە نەگمن بەڵکو هەموو لێ کۆڵەوەرانی کە لێرە کار دەکەن ساڵانیشی زۆرە هەبەرانی کەمەوە 20 دانە ساڵە هاواری ئەوواکەن کە دەوڵەت دەبێت کۆمەڵی هەنگا و پێودانکە بیگرێتە بەر کۆمەڵی هەنگاو هەیە بیکات ئەبێ بیکات نوانە بێ دۆخەکە بەرەو خراپی ڕۆیشە لەو شانی کە دەوڵەت بیکە باشکردنی هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری خەڵکەکەیە ئەبێ کاریشی وا بکرێ هەژاری کەمەوە کرێ ئەمڕۆ هەژار زۆرە لە فەڕەنسا هەژاری شێکجار زۆر دروست بووە کاکە گیان لە ساڵی 1970 واتە لەو ماوەی کە پێمانە بۆ تێشتان 30 ساڵەی ئاڵتونی فەڕەنسا 300,000 کەس لە فەڕەنسا بێکار بووە 300,000 کەس باشە ئەمڕۆ تقریبا 9% دانیشتوانی چالاک لە فەڕەنسا بێکار واتە تقریبا چەندێک زیاد لە 6 بۆ 7 میلیۆن کەس بێکارە بێگومان لەم بێکار 6 میلیۆن بێکارە چێن زیاد بە زۆری قوربانی یەکەم لەم بێکاریە ژنە دوای ژنش خەڵکی بێگانن کە هاتوونەتە فەڕەنسا بۆ خەڵکی بێگانە خەڵکی بێگانە لەبەرەوەی ئەمانە درەنگ هاتوون هەلومەرجیان وەکو پێویست بۆ ڕەنەخساوە زمانەکە نازانن ئاخر کە تۆ زمان نازانی لە زۆر شت بێبەشەبی ناتوانیت لە هەموو سەکتەرێک کارکەی ئەبێت تۆ بچیتە ئەو سەکتەرانی کە پێویستی بە زمان نییە زیاتر بە زمان پێویستی بە تااقەت و هێزی شان و مل و عەزەڵات هەیە تۆ ناتوانانی بچیت لەو شوێنانە هیچ ئەمە وا کاری شوای کرد بێگانەکان خەڵکی موسڵمانانەوەی کە لە ئەفریقاوە دێن ئەفریقایان لە مەغریبەوە دێنە ئەفریقایان لە ڕۆژهەڵاتی ناوی لە تورکیاوە ئەمانە بەکەونە پاراوی زۆرێک لە پاراوێز بوونەوە ئەناڵێنن بەدەست هەژاری ئەمانە بەڕای من ئەبێ کار بۆ بکرێ هەژاریەکە کەم کرێتەوە و هەژاری کەم کرێت چکە چەندێ هەژاری دروست بێ خۆی ئیسلامی سیاسی زۆر باش لە هەموو شوێنێک تقریبا ئەمە بۆ شتێکی گردونی لایەن دائما لە شوێنە هەژارەکانەوە یانە بێنە ژوورەوە هەتا لە کوردستان ژوایە لە گەڕەکە هەژارەکانەوە یانە بێنە ژوورەوە لەوێ کاری خۆیانەکەن خەڵک تەسقیفەکەن و ئەو هەژاری ئاگۆڕنە ئەیکەنە سەر زمانیشی بە گوتارێکی سیاسی ئەیکەنە سەر گوتارێکی سیاسی ئەیکەنە بە کۆمەڵە گرەوی سیاسی و گرەوی لەسەرەکەن لە بەرامبەر بەدەسەڵات ئەمێش لە هەنگاوانەیە کە دەوڵەتی فەڕەنسی بێکاری بۆ بکەن هەنگای بۆ بنێ هەنگاوی دووەم لە ئەوروپا ئەمە تا ڕادێک نازانم لە کوردستان هەیە یانە ئەمە جەنابتان داهاتوە لەوانەیە باشتر بزانیان ئەبێت لێکۆڵنەوە بکرێت لە داهاتوە شتێک هەیە لە ئەوروپا تا لە فەڕەنسا بەتایبەتی لە ئەمریکا هەیە هەمومان باسی گێتۆکەین گێتۆ بەڵام لە فەڕەنسا نەبوو بەڵام خەریکە لە فەڕەنسا دروستە بێت گێتۆ چییە هەموو خەڵکە هەژار و بێگانەکان سێرەکی زۆر جار لە چەنگەڕەکێک لە چەنگەڕەکە کۆبوونەتەوە هەمان ئەها بە دەورێکە کۆبوونەتەوە بنیادێکی کۆمەڵاتی سیستەمێکی کۆمەڵاتیان بە دەورێکە کۆکرێتەوە ئەو خەڵکە هەمووی هەژار بە دەورێکەوەیە ئیتر خەڵک چاودێریەکەکە ئێستا بۆم لە فەڕەنسا چەندها گەڕەکمانەیە یعنی زیاد لە 200 و 300 و 400 گەڕەکمانەیە خەمووی خەڵکی بێگانن ئەها بێکە کۆکراونەتەوە بەسەرێک تاسێونراون ئیتر ئەم خەڵکە بەسەرێکە بۆتە چاودێر ینی من لێکۆڵێنەوە هەیە سێرەکی ئافرەتی ئاڵێ من هیچ پامەندبوونێکی ئاینی نییە بەڵام ئاڵێ لە ترسی تعلیق و سیخڕمەی فلان و فلان جیرانەکەم کوڕانی گەڕک ناچارم سەرپۆشکەمە سرم و بەشێویشی کەمە مەڵە بکەم و یان خەڵکم بینی واڵێ من لە ڕەمەزان حمونم بە ڕۆژوونە بە مەڵام زۆریان لێکردم فشاریشان بۆ هێناوم کە بە ڕۆژوو بم فشاریشم ئیسلامی سیاسی زۆر لەسەر ئەوە کارەکە ئەبێ ئەم دینامیکە تێک بشکێنرێن دەوڵەت کاریشی وە بکە خەڵکەکە هەژارەکان بە دەوریکە کۆ نەبنەوە لە شوێنێکی جوگرافی پاتایەکی جوگرافی ببێ بەگێتۆ و ئەتراوها بە دەوریەکەوەی بخولێنەوە و ئیتر ینی نمونەیش کە نەبینن ینی پاتاییش کە نەبینن نمونەیەکی تری کۆمەڵایەتی ئابووری نەبینن و هەر هەژاری بێ خۆیان بەرهەم بێنەوە ئەبێ ئەمە بشکێنرێ بە قەناعەتی من چۆن لە ئەمریکا کار بۆمە زۆرەکرێ چۆن ئەو گێتوانە بشکێنرێ ئیتر نەبێتە شوێنی هەژاری و بە بەرهەمهێنانەوەی هەژاری و بەبەختی و چۆرەوەری و ئەمانە یەکیشی تر لەو کارانی کاوێ بەڕاستی کاری بۆ بکرێ بۆ منە لە فەڕەنسا بەگشتی لە ئەوروپا بەگشتی ئەوش ئیشکردن لەسەر ناساندنی زاکی کۆلۆنیال ینی پرسی کۆلۆنیالیزم کە ڕوویاوە لە 200 ساڵی ڕابردوو ئەو زاکرێ بەکاری لەسەرکردی ئەوە دانی پیابە بندێن هەم لە ڕووی یاساییەوە ئەم لە ڕووی مزەخانە و کاری بۆ بکرێ ئەبێ ئەوروپیەکان دان بەوە بنن کە ئەوان ئەفریقیان کۆڵنیزە کردووە و زۆر شوونی تری جیهان و لەم ماوەیە زۆر دۆخینە لەبەر ڕوویداوە ئیتر ئەمانە ئەبێدان بۆ خەڵکە ئەو خەڵکانە بن کە کوژراون بریدار کراون نازانم تووشی دافلۆسین و کوشت و بڕین بوون چونکە سایشی لەو گرفتانی کە تووشی فەڕەنساوە بەڕاستی کۆنالیزم خەڵکی جەزایری و تونوسی و ئەفریقی و ئەمانە ئاڵێ وەکو پێویستدان بۆ مێژوویانە نەراوە هێشتا مێژوویەکە بە فرامۆشی ماوەتەوە ئەمە زاکرەیەکە ویشی لەسەرکرێ دەوڵەت دانی پێدا بێنێ دان بە قوربانیەکانە بنێ لە منهەجی خوێندنە دانی پێ بێنێن ینی منهەجە باس بکرێ لە گوتاری سیاسی دەوڵەتە باسکێ چونکە ئەمانە بڵێتونە کەلێن دروستەکەن کەلێن دروستەکەن زمینە سازی بۆ دروستەکەن بۆ ئیسلامی سیاسی چونکە ئیسلامی سیاسی دی هەموو قۆزێتەوە هەموو قۆزێتەوە چۆنێژ قۆزێتەوە وەکو کە دێ قۆزێتەوە باسی زاکرە ناکە ئەدێ زاکرەکە قۆزێتەوەی کە بەگوتنێکە بە گوتارێکی سیاسی ئیسلامی خەڵکی پێ باقاریشی کەیە ئەمانە کۆمەڵێ
بەڕاستی یان کارکردن بۆ ئاوێزانی کۆمەڵاتی ئەنتیگریشن بێ خەڵک کارێکی وا بکرێ خەڵک بێتە ژوورانی بێتە ناو بەتاوەتی بێ ناو دامەزیا سیاسیەکانەوە حالیان بۆ بڕخسێ زمینە سازیان بۆ بڕخسێ ئەمە لە کوردستانش بەمانش ینی بە قەناعەتی من لە کوردستان ئەمڕۆ یەکێک لەو فاکتەرانی کەوای کوردی ئیسلامی سیاسیان ڕوتی سەلەفیزم لە کوردستانە دروست بێ ئەم لە کەداربوونی شرعەتی پارتیویشتیە پارتیویشتیش لە شرعەتەن لە کەدار بووە لایەکەوە یەک دوو لە ڕووی بەڕێوەبردنەوە شکستیان هێناوە لە زۆر سەکتەرە شکستیان ناوە سێ لە کوردستان شتێک نییە بناوی دەسا دەستکردنی لە دنیای عەرەبش بە ئاماچێەوە دەسا دەستکردنی دەسەڵات نییە ئەمە ڕێک لە دنیای عەرەبش هەروایلانی سەرەکی لە میسر و لە مەغریب و جەزایر ومانە کە نەبوو ئەم دەسا دەستکردنە کە نەبوو ڕێک ئەمە زمینە سازی بۆ ڕەوتی ئیسلامی سیاسی خۆشەکە و ئەبن بە ئەکتەریشی گەورە و تاکە ئەکتەریە بەر هەڵسکار ئەوانە ئەبن بە وایە خەڵکێک لە ڕقە زۆر ڕوتی ئیسلامی من پێ خۆشە لێرە سەرنج بڵێم منیش سەبارەت بەم باسە من سەبارەت بە مەوزوعی مەترسیەکانی بەڕاستی مەترسیەکانی ئەم دۆخە کە ئێستا هەیە من لە سیاقێکی دیاریکراوە لە سیاقی تەتەور و بڵین داوەشانی بەڕاستی نیۆلیبرالیزمە لەم سەردەمەیە مەخاترێکی زۆر گەورە بووم ینی باسەکە لەسەرەوە نییە کۆمەڵی گروپی ئیسلامی هاتوون تەنها دۆخێکی ئاوان استقلال کردووە زانی کە تۆ زەربی ئەم واقعەتە زەربی بەهێزبوونی باڵە ڕاستڕەوەکانەکەی لە ئەوروپایە شعورەکەی کە ئەمانە خەریکن هێز بە یەکترەدەن یعنی تۆ وەکو متەوالیەکی هەندەسی لێت ینی یەکە بێ بە دوو بێ بە چوارە بێ بە هەشت ینی ئەمە لەم دۆخەیە دۆخ بڵین پێگەی ئیسلامی سیاسی و باڵا دەستبوونی ئیسلامی سیاسی و تونندڕەوترین باڵەکانی ئیسلامی سیاسیش لەناو ئەم جالیە و لەناو ئەم کۆمیتیانیا کە لە پاشخانێکی موسڵمانەوە هاتوون ئەبێ بە هەڕەشەیەکی ئاشکرا چونکە ینی تەنها ئەمجارە نابێ بەوەی کە خەریکن لە بەرامبەر فەقر و هەژاری و بێکاری و نەداریەکە مقاومەتێکی پاسیڤ هەیە و ئیسلامی سیاسی لەم کە لێنەو دێتە ژوورەوە خزمەت گوزارەکانی خۆی پێشکەشەکان نا ئەو دەم ئەبن بە فاکتەرێک بۆ پاراستن یعنی تۆ چەندێک هەڕەشەی ئیسلامی سیاسی زیادەکە بنەمای بەهێزبوونی ڕاستڕەوەکانی زیادەکە و چەندێ بنەمای ڕاستڕەوەکان زیادەکە دووبارە مسلمانانێک ئەساسەن هیچ متەدەینی ژنین و ناشیانێت توندوتیش بن دنە ئەدرێن بۆی خۆیان دەنە پاڵ گروپە ئیسلامەکان ئەمانە خەریکن ئەکەوینە ناو بازنێشی داخراوەوە کە دەرچوون لێی زۆر زەحمەت و سەخت ئەبێ باسەکەش ئەمە ئەنزەربی وەزعێتێکی بکە من ئەلەم ڕۆژانەیە کتێبێکی ویندی براونم بینی سەبارەت بە هین هەر بەناوی ئەوەی لە داوەشینی نیۆلیبرالیزمە قسە لەسەر ئەوەکە کە نیۆلیبرالیزم بەڕاستی کە وەک پێشووتر وتم هەوسار پچڕینی کاپیتالیزمە هیچی تر نیە یعنی هەوساری لە کاپیتالیزم کردوتی بە ئیسراحەتی خۆ کارکە بابزانین چیمان بۆکە ئەوەی کە کردی لە 40 ساڵی ڕابردووە ئەم نیۆلیبرالیزمە لە درێژەی کاریگەری خۆیان جۆرێک لە ئەنتی دیموکراتیزمی هێناوەتەکایەوە ینی بە باسەکە لەسەرەوە نییە ڕوتی فاشیست و ئەوانە ترامپ نابێ بە فاشیست ترامپ نابێ بە هتلەر ترامپ نابێ بین بەڵام جۆرێک لە جۆرەکان هێزێکی توندوتیژ و دژە دیموکراتیکی هێناوەتە مەیدان هێزێکی هێناوەتە مەیدان کە چونکە نیۆلیبرالیزم ئەساسەن کاری لەسەرەوە کرد کە کۆمەلگا چییە تاچەروتی کۆمەلگا هەر بجوودی نییە کوشتێک نێنای کۆمەلگا بێ ئێمە فەردمان هەیە و دوایش کە زۆر هینیان کردوەوانە ڕازی بووتی خێزانیشمان هەیە قەینا وەڵامی تر کۆمەلگامان نییە مە فەردمان هەیە باشە کۆمەلگا کە لە بین برا کۆمەلگا کە ئەوکوین بوو و ئەمە زمینەی ساز کرد بۆ دروستبوونی واقعان هێزە دیکتاتۆر و دژە دیموکراتیکەکان لە غەربا کە ئەمە ئەگەر وەزعێتی ئێستای ئیسلامی سیاسی لەم سیاقەیە بخوێنیتەوە مەترسیەکان زۆر گەورەترە بینی زۆر گرینگە من لێرا من دەبێ شەماڵ يعني تركيزي تولى سر أبش ببيني من الراسية يعني دكتور من عندي شتم خسر ودكتور كمال خالي جرينجي خسر ولا سر مساليك شي بكري يعني جقل دمي يعني تي نظري توجلم بارو ولا راسية جيبيز مثلا وخالي دوما ما ترسيكان باسكر أزاني شو أنا أم كاري جري أنا بس شي خون ساكرين أو بس شي برنجيلك براسية ما أبي بروين
حەلەکانمان لە خودی کێشەکانە ببینینەوە. من باوەڕم بەوە نییە دووبارە من داوا بکەم لە دەوڵەت بڵێم هەژاری کەمکەرەوە، داوا بکەم لە دەوڵەت بڵێم گیتۆکان لابەرە، داوا بکەم لە دەوڵەت بڵێم ئینتیگریشن دروستکە، داوا بکەم لە دەوڵەت بڵێم محاربەی ڕاسیستەکان بکە. ئەزانی یەکەم لەبەر خاتریەوەی کە نیۆلیبرالیزم وتمەم هێزە ئەنتی دیموکراتیکانەیە ناوتە دەرەوە، تەبیعەتی دەوڵەتیش بووە بە دەسەڵات و دەستکەلای دەستی ئەوان، ینی دەوڵەتیش بۆ بەوە لەلایەکی ترەوە بە واقعی با ئێمە لە ناو خودی کێشەکان، لە ناو خودی جەماوە، لە ناو خودی مبادرەی خەڵکە بۆ بەرەنگار بوونەوەی فەقر و هەژاری بەدیلەکانی خۆمان ببینین. ینی بۆ بکەری هەموو ڕووداوە سیاسەکان هەر ئەبێت دەوڵەتەکان بن، حیزبەکان بن، ئەوانە بن کە لەسەر دەسەڵاتن، بۆ ئەبێ ئەوەی کە هاتووە لە گەڕەکە فەقیر نشینەکانە کۆبوونەتەوە هەژارانێک من کە پێویستیان بە کۆمەک و بە یارمەتی هەیە بۆ ئەوان بکردین، بۆ ئەوان لەو بابەتانی ئەمە دەکرێت بۆ دکتۆریش بێ، ینی یەکی لەو بابەتانی کە لە ڕاستیە ینی ئێستا دەبیندرێ ئەویش مەسەلەی جارشکە گەڕانەوەی کۆمەلگایە بۆ لە نەتیجەی خیابی دەوڵەت لە ڕاستیە کە ئەوەی ئەوە باستان کرد کە دەوڵەت یعنی لە ڕاستی وەزیفەی اجتماعی و اقتصادی نابینێ و دەبێتە حیمایی کۆمپانیاکان، دەوڵەتی سەرمایه‌دارەکان بەمانای کەلیمە و ئەمە لە یاساکان و لە تەشریع و لە یاسای ئینجی ڕوون دەداتەوە. پرسیارەوەی لەوە بارودۆخێکە لە ڕاستیە ئایا ئەوەی شەماڵ وتی ئەمە ممچینە لە واقع هێزی کۆمەڵایەتی بەم ئاستە ئامادەیە کە یعنی وەکو بەدیل خۆی تەرح بکە. ئێستا جۆرێک بۆ نمونە لە کوردستان دەست دەبردرێ بۆ کاری هەرەوزی، بۆ نمونە لە خانەقینەوە بگرا، لە هەندێک ناوچەوە بینەوە کە لە هەندێک شوێن ڕێکخراوە، لە هەندێک شوێن ناڕێکخراوە، لە ئەوروپا ڕەنگە بە جۆرێکی تر ئەمە ببیندرێ. ئەمە یعنی ئیمکانێکەیە لە دەرەوەی ئەوەی شەماڵوتی بە واقعی ئەم ئیمکانە هەیە لە ڕاستی من گومانم یعنی لە ڕاستی ئەمە پێویستی بە بیرکردنەوەی ئیمکانە یعنی لە واقع هەیە. بقناعتي من اما اگر ل فرنسا و دەست پێکەم هەتا بۆ کوردستان شەڕاستە، یعنی یەشێک من لەسەر ئەو خاڵا ئەمێنمەوە کە باشکردنی هەلە مەرجە کۆمەڵایەتی ئابوووریەکانی خەڵک لە دامێنی خوارەوە زۆر گرنگە بۆ باشکردنی دۆخەکە وەرگرتن لەم ڕوتە هەم ڕوتی ڕازرە بۆ کاکشماڵ ئەمەژی پێدا هەم ڕوتی ئیسلامی سیاسیەمانە ئەمە گرنگن بۆ منم خاڵە. بەڵام یەکشیشکە هەیە کەمە لێرەوە ئەمێنێتەوە سەر ئەو پرسیاری جەنابێ ئەوەیە کە لە هەفتاکان فۆکو هاوارەکە فۆکۆ یەکەم کەسە لە هەفتاکان لە ئەوروپا و لە ئەمریکا یەکەم کەسە بەڕاستی ینی شانسیەوەی یەکەم کەسە حەز بەماکە ئاڵێ ئەم نیۆلیبرالیزمی کە بەڕێوەیە یەکێ لە مەترسیەکانی ئەوەیە هەموو ئەو کایانی کە لە کۆمەلگایە ئێوە هەڵی وەشێنێتەوە و ئێوە لۆژیکی کای ئابووری بەسەر هەموو کایەکانی ترا فەرسە بسەپێنێ، وانێ وای لێ بکە کایی زانکۆی ئەمڕۆکایی زانکۆ یان کایی نازانم ئیداری هەموو کایەکانی تر بە پێی نەزمی ئابووری بچێتە پێشەوە. ئەمە یەک دووش ئەوێ هەموو ڕایەڵە ڕێکخراویەکان ڕایەڵی ڕێکخراوەیی و کۆمەڵیەکان بشکێنێ، ینی وەکەوەی کاگ شەماڵ گوتی بەرەو کۆمەلگایکی تاگەرامان بەرەکە تاکەوا لێ بکە بێنێتە دەرەوە لە هەموو شتە ڕێکخراو و کۆمەڵەکان بێنێتە دەرەوە، وای لێ بکە سەرگەردانی بکە ئیتر باوەسی خۆی سەرمایه‌داری نییە کاهینی بکە و ئیشی لەسەرکە. ئەمڕۆ لەم سەکتەرا ئیشی بکە باین لە سەکتەرێکی تر، ئەمڕۆ کارێک بانی لەسەر کارێکی تر ئەم شێوەیە ئیتر هینێک نامێنێ ناوچی ڕێکخراوێک نامێنێ لە پشتیەوە کە پشتگیری لێ بکە. ئەمانە زۆر لە سەرگەردانی دروست کردووە لەسەر ئاستی لۆکاڵ لە دامێنی خوارەوە. بە قەناعەتی منێکی ڕۆشتانی کە ئەشێ بکرێ ئەو مۆدێلی خۆبەڕێوبەریە لە دامێنەوە مۆدیل خۆبەڕێ ئەم مۆدیلە خۆبەڕێوبەریە لەم دە ساڵی دواییە هەم لە ئەمریکای لاتین کاری زۆر لەسەرکرێ یەکێک لە مۆدیلانی کە لەوە دەستی پێکڕۆ لە بەرازیل و لە شیلی و لە ئەرجنتین و لە ئیتالیا زۆر بەهێزن، لە ئیسپانیا بەهێزن، لە ناویچێ لە یۆنان بەهێزن. ئەلم پێش ساڵی ڕابردوو بزوتنەوەی پەتاتە زۆر بەهێز بوو، بزوتنەوەیشانە ناوێ ناو بزوتنەوەی پەتاتە لە دامێنی خوارەوە کار لەسەر کاری هەرەوزی و کۆبوونەوە بە دەورەوە چۆن بەدیلێ دروست بکرێت لە دامێنەوە کە جێی دەوڵەت سەر خەزیێنەی دەوڵەتی خەزیێنەی یۆنان لەو کاتەیە کە خەریک بوو ئیفلاسیانە کرد 2 میلیارد یۆرۆ. بەڵێ ینی ئەمەیەشێکە لەو کارانە ینی چۆن لە دامێنی خوارەوە تۆ بێ مۆدێلێ بدۆزیتەوە. ئەم مۆدێلە بێگومان ئەم مۆدیلە کۆن هەبووە، ینی کلاسیک هەبووە لە دەیەکان خەڵک هەرەوزی کردووە ئەمانە یان شتێکی هەبووە کە لە وەختی خۆی بەناوی خێر و خێراتەوە کراوە، بەڵام ئێستا مۆدیلی شکە هاتوتە پێشەوە کە بری پێ مۆدیلێکە لە دەرەوەی ئەم جۆرە فۆرمە کلاسیشیانەیە فۆرمێکی زۆر نوێیە ئەوێ ینی بەدەستگاییانە ئیشەکە بەڕاستیەوەی کە ئێمە بینیمان لەم مۆدیلانی کێسە بەڕێوەن ئێستا لە سەران کارەکەین گروپێکمانەیە لە فەڕەنسا سەرمانە کارەکەین هەر بۆیە من ئەمەش منی هێنا بەرەو دۆخی خانەقین ئەو کاری کێسا ئەو مۆدیلی کە لە خانەقین دەسی بە قەناعەتی من زۆر گرنگە ئەم مۆدیلی لە خانەقین کەوا
خۆڕێخستن لە خوارەوە بە شێوەیە کە تۆ بی جێی ئەو دەستگانە بگریتەوە کە دەستگای دەوڵەت و نوێنەری دەوڵەتن بەڵام فەشلێن هێناوە لە ئیدارەکردنی گیر و گرفت و کێشە کۆمەڵایەتی و ئابووری و دەستگایی و کۆمەلگاییەکان بە قەناعەتی من بۆ نا یامە یەشێکە لەو شتانەی کە ئەشێ بەرەو ڕووی بن یعنی مۆدێلێکە بیخێنەگەر بۆ ڕەمینەوەی ئەو مەترسیانی کە سەرمایداری دارایی دروستی کردو ینی سەرمایداری دارایی ئەم سەرگەردانی دروست کرد لەسەر ئاستی جڤاتی و کۆمەلگایی یەکێکە لەم مدیرانە کە ئەشێ پشتی پێبەستی ئەمەیە بەڵام بێگومان شتی کەشەیە بۆمە دروستکردنەوەی ڕخراوی کرێکاری ئایا توان کرێکارەکان هەلە مەرجیوانەیە جاریشکە بێنەوە ببنەوە بە بستنەوەیکی تر لە ئەوروپا بە قەناعەتی من بەداخەوە لەوان چێ مۆدیری فەڕەنساوی کێسە لە فەڕەنسا ڕووەدا زۆر من هیوانم بەوە نیە جاریشکە کرێکارەکان بتوانن بنەوە بە بستنەوەیکی سیاسی چکە لە ڕووی بابەتێتیەوە هینە هەڵێنتەکان هەموو ئەو سەکتەرانی کە کرێکارتیا بەهێز بوو نەماوە بەڵام ئەمڕۆڵی لە خۆپشاندانی هێلک زەردەکانە ینی بە تایبەتی لە فەڕەنسا دەبیندرا ئەمانە دەتوانین چۆنین بکەین ینی ئەمانە ناتوانین ینی چۆن تەسمیان بکەین ئایا ڕۆڵی کرێکاران لەوێ لەم بابەتە چی بوو بۆچی ئێستا زۆربەی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان لە ڕاستیە ناڕەزایەتی خۆڕسک و عفوین ئەمە هیچێکە لەو بابەتانی لە ڕاستیە کە دەبێ بیری لێ بکەیتەوە چۆن ئەمە لە حاڵەتی خۆڕسک ڕزگار بکرێ بۆی وەکو بەدیل خۆی تەرحکاتن دینامیشی ئەو شەپۆلی هێلک زەردەکان گرنگە بەڕاستی بەڵام هێلک زەردەکان نوێنەراتی چینێکی تایبەت ناکەن بەڕاستی نەوەک کرێکار خۆیان پیشانە نە وەکو کارمەندی چینی ناوەندن لە هەموو هینێکشان تیادایە لە ڕاستڕەویان تیادایە چینی هین بڵین چەپیانتیایە کۆمونیستیان تێدایە تێکەڵێکە لە هەمووی ئەمە هەم لە ڕێی ڕێکخراوەیەوە ڕێکخراونین هەم لە ڕووی دروشم و دنیابینیەوە یەگنین ینی شتێکی تێکەڵێکە لە هەمووی ئەو یەشێکە لە شکستەکانی هێلک زەردەکان بە قەناعەتی من ئەمە بوو ئەم تێکەڵە بوو نەیانتوانی لەم ماوەی کە دروست بوون و هاتنە کۆڵان جۆرێک لە هین دروست بووێ ینی جۆرێک لە پرۆژەیەکی هاوبەش دروستکەن دنیابینیشی هاوبەش بۆ وەروەها دروست بەرەوچوون بەرە بۆ مۆدیلێکی هاوبەش نەیانتوانی چکە خەڵکیان تیا بوو هین بوو هەر زۆر ڕازڕۆ بوو و زۆر ڕاستیز بوو ینی ڕاستیز بوو تاریکی ڕاستیسیانیان هەبوو بەرامبەر بەو خەڵکە هینان هەبێگانانی کە لە تەک ئەوانەوە خۆپشاندانیان نەکرد ینی زۆر کلێن لەنەوەە هەر پرتەوازە بوون زۆر بۆ قەناعەتیم هەرەوەش وای کرد شکستیان هێنا یەکێک لەوانی کە شکستی پێێنان ئەوە بوو نەیانتوانی ببن بە دینامیکیشی بەهێزی هاوبەشی یەکانگیر لەگەڵ کۆمەڵی درشم و شناسییان هەبێ خەشنا زۆر گرنگە تو هەموو بزنەوەیشی کۆمەڵ شناسی نەبێ ئەبێ شناسێکت هەبێ لە کاتێکە تۆ شناسێکت هەبێ و لە بەرامبەر هینێک هێزێک بجەنجی بڵێ ئەم هێزە من لەبەرانی ئاجەنجم یەکێک لە سەیر و سەمەرەکانی هێلک زەردەکان ئەم زانیارێت گرنگە بۆ بنێران لە کۆتاییەک ببینن بزانن کە هێلک زەردەکان لە پاریس خۆپشاندانیان نەکرد نیانەزانی بارەگای سەرۆک کارخانەکان لەکوێیە ینی هەموو ئەو لە فەڕەنسا هینێک بارەگایەکە هەموو ئەوانی کە سەرمایدارەکان کە سەرۆشی بڵین کارخانە و شتین بشەسازی گەورەکان لێو کۆبوونەتەوە و بەڕاستی دەسەڵاتیش گەوریان هەیە ئەو هێلک زەردانە نیانەزانی بارەگەکان لەکوێ ینی ڕۆژێک لە ڕۆژان نەچۆنە بەردەم بارەگای ئەو هینانە ئەو سەرمایدارانە خۆپشاندانێ بکەن نەخێت ئەوان تەنها لە بەرامبەر دەوڵەت بوو و لێرەش تێگەشتنیشی هەڵا بوو ئەمڕۆ دەوڵەت بەڕاستی ئەبێ ئەوە گوترێت کە لە ئەوروپا و لە فەڕەنسا دەوڵەت زۆر لە ژێر کاریگەری سەرمەدار و سەرمەدارەکان بەشێکن لە دانانی ئەو شێکەمەی پێڵین سیاسەتی گشتی و وێنەکێشانی سیاسەتی گشتی و ئەمانە بۆی بە قەناعەتی من هیچ نەبێت لە ئاستی فەڕەنسا من زۆر بە هیوان بەوە نییە جاریشکایە چوە هەلو مەرجی بابەتی نەماوە هەلو بەرجی بابەتەکان ئێستا لە ئاستیەوەی یانین جاریشە کرێکارەکان بە ئاماژەیەک بە نقطەیە بکەم کاکردی بڵێ چۆنە ئێمەمانان بۆ خۆمان بیرمانەچێتەوە ژوڵانەوەی کارگەری لە ئەوروپاشا سەرەتا کە دروست بوو لە مەسەلە حرەکەی چارتەکانەوە بیگرە و پێش حرەکەی چارتەکان و ئەوەشی کە لە ئەوروپا و لە ئەڵمانیا ڕێکخراوەی کارگەری پێکات و سەردیکای کارگەری و اتحادی کارگەری گەورە پێکاتوانە سەرەتا لە سنووقی بچووک بچوشی کۆمەکردنی یەکترەوە دروست بوو زانی چۆنە ئێمە ئەمە جیلا و چەند جیل پێش ئێمەش لە کۆمونیستەکان و ئازادی خوازان یا شۆڕژێڕان و سۆسیالیستەکان فێری ئەوە بووین کە وجودی چینی کارگەر بە تەنها لەو لەحظاتانەیە ببینینەوە کە ئەڕژێنە سەر جادە و علە مەسوولەکەیان پێ و قۆڵیان کردو بە قۆڵی یەکا و مانیان گرتو و مزاراکەن و ڕاپەڕی نەکەن و داوای ئەواکەن دەوڵەت وەزعیان بۆ چاکە بەڵام حەقەتەکەی ئەوەیە جوڵانەوەی کارگەری ئێمە لەو شێوازە لە هاوکاری کردن و هاوبەشی کردنی یەکترەوە دروست بوو
ئەزانین کارگەر هەر ئەو لەحظانە مقاومەتی فەقر ناکە، خەڵکی هەژار هەر ئەو لەحظانە مقاومەتی فەقر ناکە کە ئەڕژێتە سەرجادە داوای گۆڕی سیستەمەکە. هەموو لەحظەیەک لە لەحظەکانی ژیانی کارگەر مقاومەتکردنی فەقرە، هەموو لەحظەیەک لە لەحظەکانی ژیانی خەڵکی هەژار لە گەڕەکە پەراوێز نشینەکانە ئەوەیە ئێمە چۆنی ئەم هەژاریە کە بە سەرمانە داسەپیوە کارێ بکەین ئەوانە کە لە ژێریان نەپسین، زەعیفترینەکانمان نەشێنێت، وێرانی نەکا نەیهاڕێ، چۆنی بتوانین ژیانی خۆمان بێڵینەوە. ئەمە پرسیارێکە هەموو لەحظەیەک جواب بدرێتەوە، وەڵامە درێتەوە. ئێمە پێویستمان بۆ وەکو سۆشیالیستەکان لەناو ئەم وەڵامانەیە بین. ئەو سۆشیالیستی پێی وایە تەنها ئەو ڕۆژە ئەبێ پێشڕەوایەتی بکاتەوەوانە بە نەزەری من لە ڕوانگەی منەوە فیلمێکی شارلی شاپلن هەیە، شارلی شاپلن لە سوچێکە وەستاوە سیارەیە گەڕوا عەلەمێکی سووری لێکەوێتە خوار و ڕاکە عەلەمە سوورەکە هەڵەگرێ ئەڕوا مزاهرەیە گێ لەو پشتەوە سێرەکە شارلی شاپلن عەلەمە سوورەکەی پێوانە مزارەکە کەوێتە پشتی پۆلیس وازانە شارلی شاپلن ڕابەرێتی. باشە ئەم شێوازە ئەم مۆدێلە ئەم کاریکاتێرە بەڕاستی لە لای بەشێک لە چەپ و کۆمونیستەکانی ئەم سەردەمەی ئێمە عکس بۆتەوە بە عەلەمێکی سوورەوە لە پەنایەکە لە سوچێکا وەستاوە چاوەڕوانە جوڵانی کارگەر سەرجادە پێشی کە بە عەلەمە سوورەکەی بڵێ بدێڵە باشۆ بەرەوە سۆشیالیزم. وا نابێ، وا ناکرێ. ئێمە پێویستمان بەوەیە لە گەڕەکە هەژار نشینەکانە وجودمان هەبێ. بەڕاستی من لە تەجروبەی ساڵ و چەند مانگی ڕابردووی خۆمە هەر لێرە لە ستۆکهۆڵم لە یەکێک لە گەڕەکە پراوێستترین پراوێز خراوترین گەڕەکەکانی ستۆکهۆڵمە کارکردنم لەگەڵ ئەو خەڵکەیە بۆم دەرکەوتووە کە پۆتێنشیالی ئەوە هەیە ئێمە بتوانین بەدیلەکان دروستی. یعنی ئەوە بەڕاستی بەڵام چیەکەی مەسەلەن یعنی ئەمە لێرە ئەو قسانەش بکەینەوەوانە باسیەوەکەن کە ئیسلامی سیاسی وای کردو ئەوانە ئیسلامی سیاسی شعورەکەی بعدجار لە چەپەکان و کۆمونیستەکانی ئەم سەردەمەی ئێمە زۆر ئینتەرناسیۆنالیسترا، ئەتوانێت لە ئەوروپا کارکە، ئەتوانێت لە ئەمریکا کارکە. یەکێ لەوانەیە لە ڕاستیە ئیسلامی سیاسی ئەوەی تۆ باست کرد، ینی هەڕێک بەو دیدەی خۆڕێخستنە، ینی بەو دیدە خۆڕێخستنەی کە هەیە ئێستا ئیسلامی سیاسی لە کوردستانە و لە تەنانەت لە بەشێک لە وڵاتانی تریژەوەی بەم دواییە کە ئەو باندانەی کە لە فەڕەنسا ئەو ڕێکخراوانەی کە بلۆک کران، یعنی ئیسلامی سیاسی بە چ زۆرێک لە ڕاستی توانی با بڵێن کاریگەریە بێت تەنیان لە چوارچێ و یعنی هەموو یعنی کەمترین لە ڕاستی حاڵەتیان بەریەکەوتن بوو و زۆرترین حاڵەتیان واتە ئێمە یعنی لەم دۆخەی کە من زۆر جار لەسەر ئەزمموی با بڵێن چەپ لە باشوور قسەمە کرد دەموت کە ئەمە نموزەجێکمانەیە لە چەپ کە بەشێکی یعنی بە جوێ لە جۆرەکان خەریکی دەسەڵاتە، یعنی لەگە دەسەڵات لە جۆرێک با بڵێن تەسلیمی ئەمری واقع بووە لە جێوەی یعنی واقعەکە بگۆڕی دوازار واقعویشی گۆڕی نموزەجێکی ترمانەیە کە هەر دژی دەسەڵاتە لە ڕاستیە بە بەردەوام خەریکی دەسەڵاتە لە هەردوو نموزەجەکە وازی لە مجتەمعیە ناوە. بەڵام لە ڕاستی ئەگەر سیر بکەین ئەوەی کە نموزەجی تەنانەت ئیسلامی سیاسی کە من پێم وایە زۆر سوودی لە ڕێخستنە سیاسیە بەمانە لینیەکە وەرگرتووە. بۆ نمونە کاری پەرلەمانی هەیە، لەناو کاری پەرلەمانی کار دەکا، لەناو هەڵبژاردنە، لەناو ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی کار دەکا، لە چوارچێوەی کاری خێرخوازی و لە دامێنی کۆمەڵگایە بە شێوەیەکی بەرفراوان کار دەکا و جۆرێک لە کاری هەرەوەزی و کاری خێرخوازی هەموو ئەوانە ئەو کلێنانی کە دەوڵەت پڕی کردوتەوە ئەم لە ڕاستیە پڕی کردوتەوە. تێگەم ڕەنگە بەشێکەوەی کە ئیسلامی سیاسی ئەوەی پێدەوترێ ئابووری لە ڕێگای ئیسلامی ئابووری پترۆڵ کە بەشێکی زۆر لە ڕاستی ئەم ئابووریە بەکارێنراوە. ئەمە لە ڕاستیە ئەگەر سیر بکەن لە فەڕەنساس یەکێ لە داواکانی ماکرۆنەوە بوو کە و چیتر لە ڕێگای ئابووری نە و توی اقتصادی ڕێعیەوە دامی بڵێن خوانیەکان نەکرێ. بەڵام ئەوە بەمانەی ئەوە نییە کە هێزە کۆمەڵایەتیەکان لەم چوارچێوانەی کە باسمان کرد ئیمکان نەبێت کە نەتوانن خۆیان ڕێک بخەن و ئیداری خۆیان بکەن. و من بەو دیدەی دکتۆر شاوڕەشەماڵش باسی کرد لە ڕاستیە لە ناو ئەم بارودۆخی کە دێتە پێش و دەتوانی معالەجە بکەی و بەپی ئەوەیە لە کاتێککە ئێمە تەوان قسە لەسەم دۆخانە دەکەین بێنە بەرچاوتان ئێمە لە کاتێککە قسە لەسەم بارودۆخە دەکەین یعنی کاوکاتە لەگەڵ یادکردنەوەی 103 ساڵی شۆڕشی ئۆکتۆبەر و یادی لەدایکبوونی 150 ساڵی لینین کە من پێم وایە ئەزمونێکە لە بواری کاری ڕێخستن و تەنانەت بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی ئەوەی پێدەوترێ قۆناغی ڕزگاری نیشتیمانی و ئەوەی پێی دەوترێ بابەتی لە ڕاستیە تەواوکردنی مەسلەی ئەرکە مەدەنی و دیموکراتیەکان کە من پێم وایە ئەمە کە لە ڕوسیا جیاواز بوو وەگەوەی لە ئەوروپا
ئەم تەحول و گۆڕانکاریە لە مەسلەی سەردەمی ڕێنسانس و ڕۆشنگەری ڕوویدا، بەڵام لە رووسیا ئەم ئەرکەش خراە سەر هێزە کۆمەڵایەتیە زەحمە کێشەکان ئەوان توانیەوە ئەرکەش تەواو بکەن. من پێم وایە ئەمانە ینی کە تو بیرەکەیتەوە هەموو پانتاین بۆ بیرکردنەوە بۆ کارکردن. دەستەکانی خۆش بێ هیواجان ئەمانەت وەکو دواوتە لێوەرەگرم دەستی خۆش کاتی بەرنامەکانمان بەرەو کۆتاییە چێ ئەچمە لای کاک هەردی ئەویش دوا قسەکانی خۆیمان بۆ بکە و پاشان بەرنامەکە بەچەند زۆر باش ئاگاداریە کۆتایی پێدەین فەرموو. بە قەنەعەتی من ئیسلامی سیاسی کاکیوەکەەوە ئاماژەت پێداگە من دۆخی جاریشکە بێن بەسەر دۆخی فەڕەنساوان هاتوون سوودێکی زۆر باش لە هەموو ئەو ڕخنە کۆمەڵاتیانە گرن کە هەن ئەو ڕخنانە چین کە لە کۆمەلگای فەڕەنسیە هەن جگە لە هەژاری گۆڕەکە هەژارەکان کە لێوێ دێنە ژوورەوەمانە یان لە جواتی کۆمەڵاتی و دێنەمانە کۆمەڵێ هینی بڵێن کلێنن لێوی دێنە ژوورە بەڵام سوودیشان لە کوی ئەو ڕخنانە گرتووە کە هەن بۆ نمونە لەسەر زاکیرەی کۆلۆنیالیزم و ئەمانە ئیشەکەن ئەهێنن ڕایشێک لەو ڕخنە و کلێنانە کاری لەسەرەکەن لەسەر هەژاری و پەراوێزی کۆمەڵایەتی بێگانەکان کارەکەن یعنی هەر شتێک کە ئەوان کە بەجێ ماوە دەوڵەت بەجێ هێشت و ناوێت ئاوڕی لەداتەوە ئەمان دێنە سەری کارەکەن و ئەیکەن بە گوتاری خوان ئەیکەن بە بەشێک لە خەبات و گرەبی خۆیان بە قەنەعەتی من لە کوردستانش ئەمە یەکێک لەو شتانی کە هێزە چەپەکان لە کوردستان ئەشێکاری لەسەرکەن کە بۆ من زۆر گرنگە ئەوەیە کە چۆن گرفتە کۆمەڵایەتیەکان ببێ بە گوتاری هێزە چەپەکانیانی هەموو ئەو گرفتە کۆمەڵاتیانی کە هەن ئەمان بیخەنە گوتارێکە گوتارێکی سیاسی بە سیاسیکردنی ئەو گوتە ئەو هەموو ئەو کێشە و گر و گرفت و کۆمەڵاتیانی کە هەن ینی ئێمە لە کوردستان ژمێ گرفتی چینایەتیمان هەیە بەڵام ئایا تا چەند سەرکەوتوین لە باسکردنی چینایەتی و تێگەشتن لەم گرفتەبانی بە قەنەعەتی من زۆر کەسی سا لە کوردستان نازانێت چینایەتی یعنی چی و هین ڕوانگەیەکی زۆر کلاسیکانەمان بۆ چینایەتی هەیە کە چینایەتی شتێکی کەیە ئەمانە ینی گفتوگویشی زۆر نوێی ئەوێ کاری لەسەر بکرێ و هەموو گرفتە گیر و گرفتانە چۆن لای خەڵک تێبگەێنرێ پیناسیان بۆ بدۆزرێتەوە و ئیتر بکرێن بە جۆرێک لە بزوێن هین ناویچێ ماتۆڕێک بۆ کۆمەڵە بزاوتیکتری کۆمەڵایەتی و خەباتی تری کۆمەڵایەتی لە جێ و خەباتانەی کێسا دروست بنن. دەستەکان خۆش کاک هەردی ئازیزان و خۆشەویستان من بەس تەنها وەکو ئیدامەکاریەک بۆ قسانی کە ئەو بەڕێزانە کردیان من وا ئەزانم کە ئێمە لە کوردستانە لەگەڵ ئیسلامی سیاسیەکە بەرەو ڕوونین کە بە تەنها دروشمی جیهاد و ئەوانادا ینی ئەگەر تۆ لە ناو بازارە لە هەندێک جێگایە خەڵکانێکی هەژارە بینی زۆرجار کە سەر بە سەلەفیەکانەوەوانە پرسیارە لێ بکە ئەبینی سایق تەکسیە تەکسیەکەی جەماعەت بۆیان کڕیوە سایقیەکە ئەوە پارەشیان نەداتەوە ئەوانە سەرمایەکەی خۆشی دووبارە بەرهەم دێنێتەوە ئەیانداتەوە ینی تۆڕێکی بەرژەوەندی دیاریکراویان دروست کردووە ئەمەیە زەمینەی بەهێزبوونی ئیسلامی سیاسی من وا ئەزانم کە ئێمەمانانیش و خەڵکانێک کە ئەیانەوێت کۆمەلگا بە ئاقارێکی ترا بەرەو پێشەوە هەنگاو بنێەوە ئازادی و یەکسانیەکی زۆرتری بەنسی ببێەوە زەمینە سازی ئەوە بکەین کە ڕزگار بین لە سەرمایهداری پێویستمان هەیە بەوە هەیە بە هەمان میکانیزم کارکەین ئەبێ بچین بزانین خەڵک چۆنی بەرەنگاری هەژاریە بێتەوە و ئێمە بەشێک بین لە پرۆسەی خۆ ئامادەکردنی خەڵک بۆ بەرەنگاری بوونەوەی خەڵک لەگەڵ هەژاریە لەگەڵ فەقرە لەگەڵ بێکاریە چۆنی ئەتوانێت کە نەخۆشیێکی بێتەوە نەفریای پێ بینێرە بۆ دەرەوەی وڵات چی بۆکەن پیتاچی بۆکەن لە ناو خزمانە بۆی کۆبنەوە ئەمانە ئەو شە سەرەتایانن کە ئێمە توانین دەستی پێوە بگرین و ئەو نموزەجانن کە توانین کاری لەسەر بکەین دیارە ڕێگایە ڕێگایەکی دوور و درێژەوە بەڕاستی بە بانگەوازیش ناکرێت ئێمەمانان کە ئەم ئەفکارانە تەرحەکەینەوەوانە تەنها ئەڵێن کە خەڵکانێکە خۆیان بە چەپ و کۆمونیست ئەزانوە خۆیان بە سۆسیالیست ئەزان و وەختانەوێ ئایندە بۆ ئازادی یەکسانی ئینسانەکان بێ چۆنی ئەتوانن لەم پرۆسەیە بەشداری بکەن ئەگەرنا باسەکە لەسەر بە بانگەوازکردن ناکرێت کارەکە گرنگە و کارە بکرێت و ببرێتە پێشەوە لەسەر ئەو زەمینەیە کە ئەتوانی تو ئەلتەرناتیڤیتی دروستکەیت و پێشی بێنی من وایە زانم کە لە دەرەوەی وڵات لە ئەوروپا و لە وڵاتانی غەرب لە وڵاتانی وەکو وڵاتانی ئێمە تەنها ڕێگە چارە و حل ئەوەیە کە لەناو خودی کێشەکانە بۆ چارەسەر بگەڕین نەک لە دەرەوەی باز لەسەرەوە نیە جاریشکە دەوڵەت بێنینەوە مەدان بڵین دەوڵەت وەرە تۆ چارەسەری کێشەکانمان بۆ بکە زۆر کەس پێی وایە ئەمە شانخاڵیکردنەوەی دەوڵەتە وەڵام حقیقەتەکەی ئەوەیە بارکردنی دەوڵەت بە بارکردنی دەوڵەت بە معنایەک بە
بە جۆرە لە جۆرەکان اعترافکردنە بەوەی کەوا کەسی تر لە غیری دەوڵەت ناتوانێت هیچی تەرکە وەخۆ ڕێکخستن لە خوارەوە ناتوانێت حەلی ئەم مۆزوعانە بکە. بەرحاڵ ئەم باسانە بەڕێزان زۆرتر دەتوانێت جێگەی قسەبەمە تەنها سەرخەتەکانمان باس کرد وەکو دیاریشە ئێمە تەنها توانین زۆرتر پرسیارەکان بجوڵێنین پرسیارەکان بوروژێنین لێرەکە بەرنامانە پێشکەشی ئێوەکەین پێمان وانە جوابی ئامادەمان هەیە بۆ هەموو پرسیارەکانی ئێوە زۆرتر پرسیارەکان فۆرمۆڵە بکەین بە ئاراستەیەکە کە بتوانین پێکەوە وەڵامی بدەینەوە وەگە بینن ئێمە لێرە کۆشی لەسەر ئەوەی کە کۆک نەبین لەسەر هەموو شتێک بیر و بۆچوونەکانمان وەکو یەک نییە چاوەڕواری سەرنجەکانی ئێوە ڕخنەکانی ئێوە پێشنیارەکانی ئێوە بۆ پەرەپێدان بەم بەرنامەین بەڵام بە هەر حاڵ بیرتان نەچێ لایکی ئەم کەناڵە یوتیوبمان بکەن بەشدار بن لەم کەناڵە یوتیوبە لە ڕێگەی کلیککردنی ئیشتیراک یاخود سەبسکرایبەوە واگەر ویستان ئەپدەیتان پێ بگا زەنگەکەش کلیک بکەن. من زۆر سپاسی ئەو هاوڕیان ناکەم کە لێرن هاوڕێ هیوا لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڕێز کاک هەردیمێت مامۆستای زانکۆی سۆربۆن لە فەڕەنساوە لەگەڵمان بوو گفتوگۆیەک بوو بۆ من جێگای زۆر خۆشحاڵیە ومێدەوارم لە دەرفەتێکی ترا دووبارە بەوەی ئازیز بگەینەوە ڕۆژێکی خۆشتان هەبێ کاتێکی خۆشتان هەبێ هەر بژین.